کاتێک ساڵی ڕابردوو زریانێکی وێرانکە زۆربەی ماڵەکانی لە سەرتاسەری پاکستان تێک و پێکدا خانوەکانی گوندی پۆنەوە خۆیانمانەوە. ئاوێکی زۆر لێرە هەبوو. منداڵ و کەلوپەلەکانم بردە پەناگەیەکی گشتی کە 4 ساڵ لەمەوە دروست کرابوو لەوێ بە سەلامەتی ماینەوە. پۆنۆ دەکەوێتە قوڵایی پارێزگای سندی باشووری پاکستانە وەک مۆدێلێک بۆ گونجاندن لەگەڵ کەش و هەوا دروست کراوە. لێرە لە بری بەکارهێنانی کۆنکرێت و خشت لە داری پتەوی حەیزەران و گڵ و کاو قامیش دروست کراوە. کەرەسە سروشتەکان هەرزان و بە ئاسانی دەزەکەون و زیانیش بە ژینگە ناگەێنن. ژوورەکان لە هاویندا فێنکن و لە وەرزی بارانبارینیشدا سەقفەکەی نوکتیژە و بە ئاسانی ئاوەکەی پیایەتە خوارەوە. ڕێگریشی کردووە لە داڕمان. دەرگای بەرزیش یارمەتی دەرە کە ئاو نەچێتە ژوورەوە. دیزایانی گوندەکەش لەلایەن ئەندازیارێکی تراسازی پاکستانیەوە دروست کراوە. هەستم کرد لە کۆمپانیاکەدا گیرم خواردووە کە زیاتر خانوبەری بۆ دەوڵەمەندەکان دروست دەکرد. ژیانێکی زۆر تایبەتمەندم هەبوو. زۆرم لەبارەی ژیانی هەژارانەوە نەدەزانی. بوومەلەرزەکەی ساڵی 2005 نزیکەی 80,000 کەس لە باکووری پاکستان کوشتووە. پاڵی بەم ئەندازیارەشەوە ناوە کابیر لە دروستکردنی خانووە بکاتەوە کە بەرگەی کارەساتە سروشتەکان بگرێ. ڕووی لە تەکنیکە کۆنەکانی بیناسازی کردووە کە بیابانەکانی باشوور و شاخەکانی باکووری پاکستان بەکاریان هێناوە. ناتوانم پەنا ببەم بۆ ئەوەی بڵێم ئەوە حاڵەتێکی فریاگوزاریە و دەتوانم هەر جۆرە مادەیەک بەکار بهێنم ئەگەرچی ئازاری حەسارەکەش بدات. ئەوە لە جیهانی ئەمڕۆدا قبول ناکرێت کە گۆڕانی کەش و هەوا لە ئارادایە. پاکستان لە ریزبەندی ئەو وڵاتانەدایە کە زۆرترین زیانی گۆڕینی کەش و هەوای بەخۆوە دیوە. ئەم خانووانە کە زۆر سادەن بەڵام نیشان درراوە کە بەرگاگرێت و خانوویەکی سەلامەتە. تیمەکەی لاری بە هاوکاری خۆبەخشەکان ڕاهێنانیان بە خەڵکی ناوچەکە کردووە کە هەزاران خانووی بەرگەگرتووی کارەساتی سروشتی و پەناگەی ژینگە دۆستیان دروست کردووە. زۆربەی خانووەکانی پۆنۆ دوای لافاوەکەی ساڵی ڕابردوو دروست کراون. بە خێرایی بە ناوچەکەشدا ناوبانگی پیا کردووە. خەڵکی گوندەکانی دیش دەڵێن ئێمەش لەو خانووانەمان دەوێت. ئەرکی لاری گەشەی کردووە بۆ دروستکردنی کۆمەلگای خۆبەڕێوەبەر. کارەباکەیان بە وزەی خۆرە و خێزانەکان لە باخچەیەکی گشتیشدا خۆراکی خۆیان دەچێنن. ژنانی گوندەکەشی فێری دروستکردنی چۆلەی پاکستانی کردووە کە زۆر ناودارە و بووەتە داهاتێکی ئابووری بۆیان. لەگەڵ هاوسەرەکەم بە ماتۆر دەچین بۆ گوندەکانی تر و مەشق بە ژنان دەکەم تاوەکو فێری دروستکردنی بن و پارەیان دەستکەوێ. لە کاتێکدا پاکستان چاوی لە کۆمەلگای نێودەوڵەتیە بۆ ئەوەی یارمەتی بدات لە ئاوەدانکردنەوە لە پاش لافاوە گەورەکەی ساڵی ڕابردوو کە کاریگەری لەسەر 33 ملیۆن خەڵک کردووە. لاری پێی وایە یارمەتە دەرەکیەکان چارەسەر نین. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی سارا زەمان لە پاکستانەوە.